ئەو ئازادی خوازەی حیزبەکەی با خوێنی گەنجانی زۆنی سەڵستینووە. ئازادی ئەوە نییە بە تۆپ و تانک بچیتە سەر هۆتێلێک یان بچیتە سەر ئۆپۆزیسیۆنی خۆ. وەرن با مدیر عامەکەی هەولێرتان پێ بناسێنم کەسێک نەزانێت. ئەمە یەکێکە لە دیموکراتیترین مرۆڤەکانی سەرزەوی بە پێچاوانەوە هەرچەندە کەسی دووەمی حیزبەکەیەتی، بەڵام ڕابەرایەتی حیزبێک دەکات کە لە لەخی چواری حیزبەکەیەوە بە ئەندامانی تەخەی لە کۆمەڵێک مێرد منداڵی خوار 18 ساڵ کرد لە شاری سلیمانی و شەهیدی کردن. لەسەر نووسینێک ڕۆژنامە نووسەر دەش عوسمانی ڕفاند و هێندەی ئەشکەنجەدا هەتا شەهیدی کرد و لە گۆڕەکەشدا وازیان لێ نەهێنا و کێلی گۆڕەکەی شکێنرا. ڕۆژنامە نووس وەداد حسێن کە ڕۆژنامە نووسێکی دەڤەری بادینان بوو، نەیتوانی بە پارە پۆست بیکڕێت و هەڕەشەش نەیترسات، بۆیە مەرجان بۆ پێشنیار کرد و لە مانگی ئابی ساڵی 2016دا 2 ئۆتۆمبیل ڕێگریان لێکرد و ڕفاندیان و پاش ئاشکەنجە فڕێیاندا و گەیەندرایە نەخۆشخانە. بەڵام هێندە ئەشکەنجەدرا بوو، نەیتوانی هیچ بڵێت و شەهید بوو. مامۆستا جیهان تەهاژ یەکێک لەو مامۆستا ناڕەزیانە بوو کە گلەیەکی زۆری لە دەسەڵات کرد و هەمیشە ناڕەزایەتی دەردەبڕی، بەڵام لە هەڤنکایی ناوچەی بارزان لە ڕووداوێکی گوماناویدا ئۆتۆمبیلەکەی وەرگەڕا و سوتا و گیانی لەدەستدا. ئەوەی جێگەی سەرنج بوو بووکە کەس و کارەکەی نەیانزانی ئەو مامۆستایە بۆچی لەو ناوچەی گیانی سپارد و چەند کاتژمێرێکیش پێش مردنی لە پۆستێکی گوماناویدا نووسی بووی مەرگ بانگم دەکات و ڕێگا کەم بەرەو مەرگە. ئەمە ئەو مدیر عامەیە کە باسی ئازادی و دیموکراتیتان بۆ دەکات. هەرویستم بیرتان بێنمەوە و بیرتان نەچێت کە ئەمە کێیە.